لاباری دۆخی تەندروستی لە عێراقیشەوە بەگشتی حکوومەتی عێراق باسی لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا کردووە، چەند بڕیارێکی نوێژی دەرکردووە. بەشێک لەم بڕیارانە لە پارێزگای کەرکووک جێبەجێ دەکرێن. هاوکارم هێمن دەلەوە لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت، ئەمێ بزانم کە چۆنە ئەم دۆخی کە ئێستا هەیە، هەروەها لە کەلاریش دۆخی تەندروستی کەلاریش بە شێوازێکە کە لە قوتابخانەیەک چەند کەسێک تووشی کۆڕۆنا بوونە مەشوای کردووە کە حاڵەتەکە بەڕێوەبەرانی تەندروستی بێنێتە سەر هێڵ بۆی کە بتوان ڕێکاری تایبەت بگرنە بەر سەرەتاچ مەلای هێمن ئەو لە کەرکووکەوە لەگەڵما هێمن ئەمێ بزانم دۆخی تەندروستی کەرکووک بەگشتی چۆنە بڕیاری قەدەغی هاتوچۆ لە عێراق بەگشتی ڕاگەنراوە بۆ ماوەی 3 ڕۆژ و کاتژمێرەکانیشی دیاریکراوە. لە کەرکووک ڕێنمایەکان بە چه شێوازێکن؟ گوڵباخ لێژنەی تەندروستی و سەلامەتی لە بڵین وەزارەتی تەندروستی عێراق لە دوا کۆبنەوەی لەگەڵ مستەفا کازمی سەرۆگۆزیرانی عێراق کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردەیان بۆ ڕوبڕبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دەرکردووە. لە گرنگترینەوە بڕیارانە کە لە هەژدەی ئەم مانگەوە جێبەجێ کرێت گەڕانەوەی قەدەغەی هاتوچۆیە لە هەفتەیەکدا 3 ڕۆژ بە تەواوی قەدەغی هاتوچۆ جێبەجێ دەکرێت و ڕۆژانی دیکەش قەدەغی هاتوچۆی سنووردار لە کاتژمێر 8 شەو بۆ 5 بەرەبەیان. ینی لە کەرکووک هەرچەندە ڕێژەی ڤایرۆسەکە ینی بەرەو بڵین دابەزین چووە، بەڵام لە هەندێک پارێزگای عێراق ڕێژەکە بەرز بۆتەوە. بێگومان کەرکووکیش لە چوارچێوەی ئەو بڕیار و ڕاستپاردانەی لێژنەی باڵای ڕوبەڕوونەوەی کۆرۆنان بەڕێز دکتۆر نەبیلم لەگەڵەبێن، نەبیل حەمدی بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک. دکتۆر عليكم السلام. السلام عليكم، صباح الخير على كل المشاهدين كي 24. دكتور شنو أسباب اللي دفع هۆکارەکان چین بۆ ئەوەی ئەمە لێژنەی تەندروستی و خۆپارێزی ئەم بڕیاران دەربکات؟ هۆکارەکە بۆ دۆخی بۆ لە دەرچوونی دۆخەکە دێت لە کۆنتترۆل لێژنەی باڵای تەندروستی و خۆپارێزی نیشتیمانی کۆبنەوەیەکی گرنگی کرد، ئەمەش بە گوێرەی ئەمری دیوانی کەیشتنەوە بڕوای تەواوی ڕاستپاردە و بڕیارەکان جێبەجێ بکرن. لەوەش قەدەغی گشتی ڕۆژانی هەینی شەمە و یەکشەمە دەگرێتەوە، ڕۆژەکانی دیکەی هەفتەش بە شێوەیەکی ڕێژەیی دەبێت. ژمارەی توشبان زۆر بەرز بۆتەوە لە پارێزگەکانی عێراق. بەردەوام ئێمە هۆشی هەریمان بڵاو کردوەوە، دامە لە خەڵک کردووە لێک دوور بکەونەوە، ماسک ببەستن، نەچنە شوێنە گشتەکان، نەچنە مزگەوت و حسێنەکان، مۆڵ و کافتریاکان تەوقە لەگەڵ یەک نەکەن، بەڵام هاوڵاتیان پابەندیان ڕێنمانین هەر بۆیە ژمارەی توش بووان بە کردەیی زیادی کردو لە زۆربەی پارێزگەکانی عێراق. ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆڕۆنا ئەمە تەنیا شەڕی وەزارە تەندروستی وەزیری تەندروست نییە، دەبێت تاوی عێراقیەکان یەکگر بن، یەک ڕێز بن بۆ ئەوەی سەر بکەین بەسەر ئەم پەتایە. بە یەکگرتن و پابەند بوون بە ڕێنمایەکان دەتوانین سەر بکەوین بەسەر ئەم ڤایرۆسە. بڕیارەکان بۆ ماوەی 2 هەفتەیە درێژ دەکرێتەوە. ئەم 2 هەفتەی وەک تاکردنەوەیە بزانین خەڵک تا چەند پابەند دەبێت، بزانین ژمارەی توشبووان بەرز دەبێتەوە، ژمارەی گیان دەستان چی لە دێت، ڕەنگە درێژ بکرێتەوە، ئەو ڕەنگە بژاردەیەکێک کات قەدەغی گشتی ڕابگەیەندرێت. دۆخی تەندروستی کەرکووک چۆنە دوای ئامارەکان چین؟ دۆخی تەندروستی لە پارێزگای کەرکووک لەژێر کۆنتترۆلدایە، دوێنێ زیاتر لە 3000 پشکنینمان کردووە، تەنیا 23 کەس تووشی ڤایرۆسەکە بوون لە نەخۆشخانەی شیفا کە تایبەت کراوە بۆ نەخۆشانی ڤایرۆسی کۆڕۆنا. چەند کەسێک لەوێ دۆخیان نازیگرێت، بەڵام سە دۆخەکە بە شێوەیەکی گشتی ژێر کۆنتترۆلدا. ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین لە یەکتر دوور بکەونەوە، نەچنە شوێنە قەرەباڵغەکان، چونکە ئێمە ئەم جارە لێپیچنیوان لەگەڵ دەکەین، ئەوەی ماسک نەبەستێت لێپیچنی لەگەڵ دەکەین، مۆڵ و کافتریا و تەواوی ئەو شوێنانە بە تەواوی لێپیچنی لەگەڵ دەکرێت. دەبێت بەردەم دەستام شۆن و باوەش بەیەکدامەکەن
دەوقە لەگەڵ یەک مەکەن ئێمە پێویستمان بەوەیە کە ئەم جۆرە ڕەفتاران نەهێڵین و خۆپارێزی زیاتر بکەین چونکە لە چەند هەفتەی داهاتوو بەتای کۆڕۆنا ڕەنگە ژمارەکان زۆر بەرز بنەوە بە گوێرەی دوا پرسیار لێ بکەم قوتابخانەکان چی بەسەر دێت بەڕاستی ئێمە چامان لەوەیە ڤاکسینمان پێ بگات لەگەڵ گەیشتنی ڤاکسین و دەستپێکردنی هەڵمەتی ڤاکسینکردن ئەوان کارمەندانی تەندروستی و ئەوان کە ڤاکسین وەربگرن دۆخەکە باشتر دەبێت. بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک لەسەر برای ڕاستپەردەکانی لێژنەی باڵای ڕوبەڕوونی کۆڕۆنا کە دوێنێ کۆمەڵێک بڕیار دەرکراوە قسەی بۆ کردن. زۆر باشە هاوکارم هێمەندەلۆ لە کەرکووکەوە لەگەڵم بووی.